لە بەرنامەکەدا پێم خۆشە سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە دەڵێن پەیوەندی خێزانی چەند ڕوو چەند ئاراستە دەگرێتەوە. ئایا ئاراستەکان تەنها لایەنی پەروەردەی کۆمەڵایەتی دەرونی و جەستەیی دەگرێتەوە یاخود کە دەڵێ پەیوەندی خێزانی زۆر لەوە زیاتر دەگرێتەوە لە ڕووی نیشتیمانی، ئابووری، ئاینی یان زۆر بابەتی تر و زۆر پەیوەندی تر دەگرێتەوە؟ بەیانیت باش سنوورخان بەیانی جەناب تۆ تەواوی بنەرانی گەلی کوردستان باش خۆشحاڵم جارێکی دیکە لە هەولێری پایتەختەوە لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستم. هەڵبەتە کاتێک کە مرۆڤ لەدایکە بێت وابەستەی چەند پەیوەندیەکە، بۆ نمونە پەیوەندی خێزانی کە لەو خێزانە لەدایکە بێت ڕاستەوخۆ کە پەیوەندێکی شروشتیە، و دواتر پەیوەندی هاوڕێتی، پەیوەندی خزمەتی، ئێستا لە هەرێمی کوردستان وای لێ هاتووە پەیوەندی حیزبایەتی شەیە. ئەوە هەموو مرۆڤ لە چوارچێوەی ژیانی خۆی بەردەوام لە پەیوەندیدایە، یعنی زایانانی بڵێن کۆمەڵاتیش باس لەوە دەکەن کە مرۆڤ کاینێکی کۆمەڵاتێ ناتوانێت بەتەنیا بژێ بۆ ئەوەی کە ئیدارە بە ژیانی خۆی بدا یان ئیدامە بە ژیانی خۆی بدا و تێدا سەرکەوتوبی پەیوەندی بە پڕکردنەوەی پێداویستەکانی هەیە لە لەگای پەیوەندی کۆمەڵاتیەوە. جا پەیوەندی خێزانی جەنابتان کە باستان کرد بدایەتەن کە خێزان یەکەم دەواازەی پێگەیاندن و دروستکردنی پەروەردەی و کەسایەتی منداڵە یان کەسایەتی مرۆڤە زۆر زۆر زەرورە، وەکو یەکەم وێزگە تەماشا دەکرێت لە کۆمەڵناسیدا، چونکە ئێمە لە کۆمەڵناسی ژینگەی پێگەیاندنی کۆمەڵاتیمان هەیە، یعنی خێزان یەکەمین دەواازە و یەکەم دەرەچەیە بۆ ئەوەی کە بتوانرێت پەروەردەیەکی تەندروستی منداڵەکانی بکە. ئەگەر باس لە ئەرکەکانی خێزان بکەین، لە ڕاستیدا ئەرکەکانی خێزان زۆرن. ئەرچی یەکەمی کە لە ڕاستیدا ڕێخستن و بڵێن ڕێخستنی سۆز و خۆشەویستی لە نێوان ئەندامەکانی خێزان کە ئەوە ئەرچی دایک و باوکە و وەچەخستنەوەیە و دابینکردن و بژێوی ژیانی خێزانەکەیە، هەڵبەتە لە هەمووی گرنگتر کە زۆر زۆر گرنگە پەروەردەکردنێتی بە تایبەتی پەروەردەکردنی منداڵەکانە کە بتوانرێت بە شێوەیەکی باش ئاراستە و پەروەردەی باشی منداڵەکانی بکە. بەڵێ کاک سەردار، هاوکاری و هەماهەنگی نێوان ئەندامانی خێزانەکە تا چەند کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ئەم خێزانە پەیوەندیەکانیان پتەوترکەن، پەیوەندیەکانیان بەهێزتر بکەن؟ لە ڕاستیدا خێزان گروپێکی بچووکی کۆمەڵاتیە کە پێک دێت لە بۆ نمونە دایک و باوک و منداڵێک و زۆر جار منداڵەکان چەند منداڵێکن. هەڵبەتە جاری واشە ئەگەر باس لە جۆرەکانی خێزان بکەین، خێزانی گەورەمان هەیە کە زۆر جاری وایە باپیر و داپیرەش لەگەڵیان دەژین کە بەداخەوە ئێستادا ئەو خێزانە زۆر کەم بۆتەوە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو. خێزانی بچووکیش ئەوەیە کە وەکو باسم کرد بۆ نمونە دایک و باوک و منداڵەکان بەیەکەوە دەژین. لە ڕاستیدا یعنی وەکو باسم کرد ئەگەر یەکەیەکی یان بچووکترین یان گروپێکی بچووکی کۆمەڵایەتیە لەناو کۆمەلگادا، ئەگەر ئەو گروپە بچووکە کۆمەڵایەتیە کە خێزانە سەرکەوتوو بێ، هەڵبەت کۆمەلگا سەرکەوتووە بێ، بەڵام وەک باسەکرێت لە بۆ یعنی ناوبردنی هەر کۆمەلگایەک ڕۆڵی دایک و باوک مێرە بەخۆی ئەو کۆمەلگایە دادەخۆرێ. وەک ئەوی باسەکرێت دەڵێت یعنی وا بکە کە ئافرەت شەرمی بەوەی بێت کە منداڵ بەخێوەکە لە ماڵەوەدا بنیشێ، یان باوک شەرمی بەوە بێت کە ئیش و کاروبار لۆ منداڵەکانی بکە. یعنی هەڵبەتە ئەوە تۆ جۆرێک لە بۆچوونی باوەڕم وایە ڕۆژ ئاواییە کە هەندێک بۆچوونەکان وا دەردەخەن کە بەداخەوە لە ئەوروپا و لە ئەمریکا و زۆربەی وڵاتانی یعنی ڕۆژ ئاواییش خەریکە خێزان نەک خەریکە خێزان، بەڕاستی خێزان هیچ بنیادێکی کۆمەڵایەتی نەمایە، بگرە ئەوەی کە هەیە بەداخەوە کچ بە تەنیا دوای 18 ساڵی بۆ خۆی دەژێ، کوڕ بۆ خۆی دەژێ، هەڵبەتە باوک بۆ خۆی دەژێ، دایک بۆ خۆی دەژێ، خەریکە بەداخەوە یعنی لە کۆمەلگای کوردیش جۆرێک لەو شێوازە ژیانە بەسەرماندا زاڵ دەبێت و هەرچەندە پەیوەندی نێوان ئەندامانی خێزان دروست و پتە و باش بێت،
کۆمەلگایکی باش و پتەوت دەبێت. باش کاک سەردار لە قسەکان تاماشت بۆدا کەوتت یەکێک لە بنەماکان یاخود بڵین کۆڵەکەکانی پەیوەندیە خێزانەکان ڕێز و خۆشەویستیە. جگە لە ڕێز و خۆشەویستی چیتر دەبێتە کۆڵەکە، چیتر دەبێتە بنەمایەک بۆ ئەوەی کە خێزانەکان پەیوەندیەکی پتە لە نێوانیاندا هەبێ؟ ئەگەر بین باس لە دروستکردنی هاوسەرێکی سەرکەوتوو بکەین یان خێزانێکی سەرکەوتوو بکەین، هەڵبەتە ضرورە بگەڕێنەوە پێش پرۆسەی هاوسەرگیری. یعنی عەبدوڕەحمان بەکات لە کتێبی القواعد العشرە یعنی باس لە دەبنەما دەکات. بنەما یەکەم ئەوەیە کە تۆ پیاو یان کۆڕ ضرورە لە کاتی هاوسەرگیری چێ دەکاتە باوکی منداڵەکانی بۆ نمونە ئافرەت، یان پیاو چێ دەکاتە دایکی منداڵەکانی هەر لە ئافرەت. یعنی پێم وایە پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی زۆر 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 پیرۆزە. ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە هەرێمی کوردستان بەداخەوە کە بخۆم وەکو ئەندامی لیژنەی ئاشتەوەی دایان کەیسە بینین، بڕوا کە چنوورخان کەیسمان بینیوە تەنها یەک هەفتە یەکتریان ناسیوە. لە ماوەی یەک هەفتەی یعنی دوای ئەوەی کە کێشیان هەبووە لە ماوەی هەفتەیەک کێشەکە چتە نێوانیان لێم پرسیوە ینی هۆکاری ئەو کێشەیە چییە؟ یان ئەوتێ چۆن یەکتان ناسیوە؟ دەڵێماوەستا لە ماوەی یەک هەفتە باشە هاتوتە ناسیومە، هاتوتە داخوازیم و باشە گواستراومەتەوەش. کەواتە ئەوە هیچ لێگەشتنەک نییە لە بینی ئەو دوو هاوسەرەکە بتوانن یعنی بۆ نمونە لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی لەسەر بنەمای ئەساسی ئەوەی کە ژیانی هاوسەرگیری ئەو ژیانە نییە کە بۆ نمونە مرۆڤ لە سینگلی یان لەوەی کە بێ هاوسەرە لە بۆ دەچێتە سەر. لەبەر ئەوە زۆر زۆر گرنگە بەڕای من وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی هاوتایی زۆر مهمە لە نێوان دوو کەس کە بیانەوەی هاوسەرگیری بکەن، بە تایبەتی هاوتایی ڕۆشنبیری. یعنی زۆر زۆر گرنگە هەردوو کەس لە ئاستی ڕۆشنبیری ئەگەر وەکو یەکیش نەبن هاوسەنگ نەبن، بەڵام جیاوازی ئەوتۆیان نەبێت کە هەر کاتێک دیوێ کەسی بەرامبەر شەهادەداران کەسی ڕۆشنبیر خۆی فڕستکە بەسەر کەسی دیکەدا. ئاستی یعنی مادی یعنی زۆر زۆر ضرورە بەڕاستیەکەی کە هەردوو لایەن لە ڕووی مادیەوە دیسان ئەگەر هاوتایەکی تەواویشیان نەبی بەڵام لێک نزیک بن، دیسان کەسی بەرامبەر خۆی فەرز نەکات بەسەر کەسی دیکەدا. باشە کاک سەردار یەکتر قبولکردن زۆر زۆر هەن لە چنوور خەلەبەندی باسەکەم ئێستادا تەماشا بکەم لە لیژنەی ئاشتەوایی ڕۆژانەدا کەسی ئەمە ڕوبەڕ دەبێتەوە. کەسەکە بە حکمی ئەوەی لەگەڵ ڕێزم ئافرەتە موچەی خۆی هەیە هیچ پێویستێکی بە پیاوەکەی نەمایان پیاوە ئەوە تێ ئافرەتەکەی یعنی موچەی نیان ئەوە تێ باری قورسی باری ژیانی قورس بووە وا دەکە کە داوای جیابوونەوە بکات. کەواتە من پێم وایە بەڕاستیەکەی ئەگەر بۆ نمونە دوو ئافرەت یعنی ژن و پیاوێکە پێکەوە دەوام بکەن بەیەکەوە بەس ئیدارەیان باش بێ زۆر زۆر گرنگە بەیەکەوە ئاستی ڕۆشنبیریان هەڵسەنجێنن وەڵا ڕووی کۆمەڵاتیشەوە دیسان کە زۆر زۆر گرنگە لە ڕووی کۆمەڵاتی و پێگەی کۆمەڵاتی هەردوو لایەن نەک کەسێک زۆر بەرژێ کەسێک زۆر نزیک پێگەی کۆمەڵاتیان لە ئاستێکدا بێتن لە ڕوانگە خێزانی کۆمەڵاتیەوە زۆر باشتر لەوەی کە کاک سەردار ئەگەر لە حاڵەتێکە جیاوازیەکی بیر و ڕا هەبێت یەکتر قبولکردن بەو شێوەیە کە هەیە تا چەند گرنگە و تا چەند کاریگەری هەیە بەو شێوەیە یەکتر قبولکەن کە هەیە نەک بەو شێوەیە کە هەر یەکە لە خێزانەکان دەیەوێت بەرامبەرەکەی بەو شێوەیە بێ کە ئەمە بەستێتی دەکرێت بە کاریگەری خراپی هەبێ؟ گرنگترین بنەمای هاوسەرگیری بەڕاستی لێبوردەییە. یعنی ئەوەی کە ئەمن باسم کرد ئەگەر زۆر 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 هاوتایش هەبێ لە هەموو ڕووەکەوە بەڵام دڵنیا بە هیچ هاوسەرێک بەبێ کێشە نابێ بەبێ گرفت نابێ یان وەکو باست کرد حتمما لە شتێکا جیاوازیان بەدەرەکەوێتن. دەکەواتە ئەگەر ئەتوو بۆ نمونە ئافرەتەکە یان پیاوەکە جیاواز بیری کردەوە لە کەسی بەرامبەر یان ئەوە تێشتێکی کرد کە جیاواز بوو ئەگەر ئەمە توانیمان بۆ پەڕی ڕێزەوە داوای لێبوردن لە کەسی بەرامبەرمانکەن کە هاوسەریوانەکە یعنی بۆ نمونە هاوژینمانە بۆ نمونە کەسی خۆشەویستمانە هیچ کەسێک لەو نزیکترمان نیە ئەگەر توانیمان لەسەر بنەمای بۆ نمونە داوای لێبوردن ئەگەر هەڵەیەکمان کردیان ئەگەر هەڵەیەکمان هەبوویان ئەگەر نەمانتوانی وەکو پێویست لەگەڵ بۆچوونی بەرامبەرمان بڕۆینە ڕێ کەواتە داوای لێبوردن لەو کاتە زەرورە کە بۆ نمونە هەردوو هاوسەر یعنی بەداخەوە یعنی بۆ نمونە عەلی تەنتاوی دەڵێتن 27 ساڵ قازی بووم بینیم زۆرترین ڕێژەی تەلاق لە دوو حاڵەتەوە بوو. یەکیان تووڕەبوونی کوێرانەی پیاوانە، حاڵەتی دووەم وەڵامە ڕەخەکانی ئافرەتانە.
یعنی ئەگەر بۆ نمونە پیا تۆڕە بێ بە کوێرانەوە کە بەداخەوە زۆربەی تاچ کۆمەلگای کوردی بەو شێوازەیە و ئەگەر ئافرەتەکەش دیسان وەڵامێکی ڕقی داوە کەواتە ئەوە هیچ بنەمایەک نامێنێت لەسەر ئەساسی ڕێز و خۆشەویستی و کە دوو هاوسەر بەیەکەوە بژێن. چیتر هۆکار بووە کاک سەردار بۆ پێی کە بەڕێستان ئەندامی نیشتەی ئاشتەوایی کەسێکی ترتان بینیوە کە هۆکار بوو بێت بۆ تێکچوونی پەیوەندیە خێزانەکان؟ چنخان هۆکار زۆرن بەڕاستیەکە لە بابەتی ئەوەی کە ئەمن وەکو خۆم تێبینیم کردووە لەسەرەوەی کە بەداخەوە زۆرێک لە هاوسەران ناگەنە یەکدی حاڵەت یەکەم لێک تێنەگەیشتنە هەردوو هاوسەر بۆ نمونەوەکو باسم کرد یعنی لە کاتی پرۆسەی هاوسەرگیریان ئەوە تێ کاتێک کە کوڕە دەچێتە هاوسەری یان دەچێتە داوای کچەکە لەوانەیە لە ڕێگای سۆشیال میدیاوە یەکتریان ناسی بێ یان لەوانەیە ناسینێکی زۆر سەتحی بوو بێ بە بەرچاو یەکتر کەتبوون و دواتر جوانەکەی سەرنج ڕاکێشاوێت و بچێتە داخوازی پاش ئەوەی کە بە فترەیەکی کەم بە ماوەیەکی کەم دەستنە داخوازی و مارەی دەکرێت و دەگوازرێتەوە هیچ تێگەیشتێکی ئۆتۆیان نابی لە یەکتر بە فترەیەکی کەم تووشی کێشە و مشکلە دەبن. حاڵەتی دووەم بەڕاستیەکەی بێهەستی و نەبەخشینی سۆز و خۆشەویستیە بە یەکتر دوای ماوەیە کە ئەو دوو هاوسەرە پاش ئەوەی کە لە کوڕێنی و لە کچێنی لە ماوەی دەستگیرانداری زۆر یەکتریان خۆش دەوێت زۆر دەستنە ناو یەکتر زۆر یعنی قسە و قسەی خۆش لە بەوەکتر دەکەن بەڵام دەبینین پاش ماوەیەکی دیکە ئەو هەست و سۆز و خۆشەویستیە نامینێ لە بینی هەردووچیاندا. حاڵەتی دووەم بەڕاستی بەراوردکردنی ژیانی خۆیانە بە ژیانی خەڵکی دیکە تەماشا بکەن ئەگەر بۆ نمونە ئافرەتەکە کە مکوڕی هەبییان ئەو تێ سیارەی هەبییان ئەو تێ خانووی نەبییان ئەوە تەیە پیاوەکە جاری وایە هەندێک نەقص لە ئافرەتەکە دەبینێ بەراوردی دەکا بە خەڵکی دیکە و چاو دەبڕێت کە خەڵکی دیکە زۆر جاریوا بە بەڕاستی بەداخەوە لە ئێستادا یعنی خیانەتی زەوجی ناپاکی هاوسەرگیری لە ڕێژە نایە لە هەرێمی کوردستان کە بەداخەوە زۆربەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە وەکو پێویست نەمانتوانیوە لێک بگەین و یەکتر بخوێنینەوە و سۆز و خۆشەویستی بدەینە یەکتر بە تایبەتی ئەگەر پیاوان تەماشا بکەین ئامادەیە کە لە شەوەیە هەتا بەیانی قسە لەگەڵ ئافرەتێکی دیکە بکە لەگەر ئەو پەرڕێزم سۆز و خۆشەویستی بداتە ئافرەتی دیکە بەڵام بەرامبەر ئافرەتەکەی خۆی لاوازە کە ئەوەش هۆکارە زۆرجار وەکو تۆڵەکردنەوەیەک ئافرەتەکەش بەرە بەر ئەو حاڵەتە یعنی دەبینین زۆر جار تەماشا بکەین بەڕاستی کاتێک کە بەداخەوە بەو دوایە چەند کەیسێکی کوشتنی یان بڵێن بەدەستی لەگە بەدەستیان نەبێت لە ڕێگای ئافرەتەکانەیە بووە کاتێک کە لە ئافرەتەکە دەپرسی هۆکارەکەی چی دەڵێ هیچ شوێن و ڕێگایەک نەمایە کە پەنای لێ نەبەم تەنها ئەو ڕێگایە نەبێت کە ڕێگایکی غەڵەتە بەڵام تکام وایە پیاوانیش ینی ئەوە نەکەن کە شتێک نەکەن بە تایبەتی کاریگەری بکاتە سەر هەست و نەستی ئافرەتەکان چونکە بەڕاستیەکەی ئافرەت کاتێک هەست و نەستی پەراوێز خزمەت بە تەواوەتی ڕێز و خۆشەویستی نەدایێ بێگومان لەوانەیە کاردانەوە بێت کە کاردانەوەکەی وەکو باسەکرێ خراپ و تون دەبێت. باشە کاک سەردار هەموو ئەمانی کە ئاماژەت پێدا وەکو بنەمای یاخو کۆڵەکەیەک بۆ دروستکردنی خێزانێک یان بڵێ دوو هاوسەر کە بەیەک دەگەن بەڵام ئەی دوای ئەوەی کە منداڵ هاتن نێوەندەوە ئەترەگە منداڵە بێ یان دوان یانسیان لە دوای ئەوەی کە مناڵ هاتە دنیاوە ئەو کاتە ئەرک و بەرپرسیارەتیەکانی دایکان و باوکان چی دەبێت لە پتۆکردنی پەیوەندی خێزانەکەیە؟ سرخان زۆر جاری وا هەبووە باشە کەیسمان هەبووە ئافرەتەکە گەشتە چار منداڵ هەیە دێ داوای جیاببوونەوە دەکات ڕاستدا کاتێک کە لێ دەپرسین لەبەرچێ یعنی زووتر داوای جیاببوونەوەت نەکردیە زۆر جار باسی لەوە دەکات کە پێیان گوتومە یان ئەوە تێ بیرکردنەوەی خۆم وا بووە کە دوای ئەوەی منداڵمان دەبێت پیاوەکە لەگەڵم باشە بێت یعنی ئەوە بە حاڵەتێک غەڵەتە یعنی زۆر جاری وا هەبووە منداڵ خستنەوە لەسەر ئەساسی ئەوەی کە پەیوەندی نێوان هەردوو هاوسەر باش بێ شتێکی یعنی خراپە زۆر جاری ئەو کەسانەمان بینیوە لەبەر ئەوە ضرورە بەڕاستیەکەی کە کاتێک بۆ نمونە باوک دەبێتە خاوەن منداڵ یان دایک دەبێتە خاوەن منداڵ دڵی فراوانتر بێ بارقوڵتر بێ وەکو کوردەواری خۆمان گوتنی یعنی زیاتر شتەکانی خێزانەکەی یان شتەکانی هاوسەرەکەی بە تیلە وەرنەگرێت بەس بەداخەوە یعنی دیسان ئەگەر تەماشا بکەین وەکو باسم کرد
زۆر جاری وا هەبووە ئەگەر دوو هاوسەر لە سەرەتای هاوسەر جیرانزانیان ناگەنە یەکتر منداڵ نەخەنەوە چونکە بەڕاستی منداڵ گەورەترین قوربانی لە جیابوونەوەی هاوسەرانە. پێم وایە زۆر جار کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە پەیوەندی نێوان هاوسەران خۆشکە، بەڵام دیسان بەماوەیەکی کەم کاتێک کە باسەکەم یعنی بڕواکە خێزان هەبووە ئافرەتە بۆ دوای 4 منداڵ وای کردووە کە داوای یعنی جیابوونەوە لە هاوسەرەکەی بکە ئەو پەڕی گەیشتە حاڵتێک ئەگەر هەرگیز داوا جیابوونەوە ناکە. بۆیە پێم وایە دیسان ئەگەر بیرکردنەوەمان وابێت کە منداڵ دەبێتە هۆی سەقامگیری و باری خێزانی غەڵەتە، چونکە جاروا هەبووە وەکو باسم کرد ئافرەتەکە گەشت 4 منداڵی چەند جیابوونەوەی کردن ناتوانێت بە باشی لێک بکەن. بەڵێ کاک سەردار هەستی بەرپرسیارەتی دەکرێت یەکێک بێت لە بنەماکان و لە کۆڵەکانی پتەوکردنی پەیوەندی خێزانیەکان یان بڵێ بە پێچەوانەوە کەم تەرخەمەکان کاریگەری هەبێت لەسەر خراپبوونی پەیوەندیە خێزانەکان؟ چنوورخان باشتر پرسیارەکەت نەگەیشتم نازانم ببوورن سەوت خراپە لێرانە ئەگەر هاوکارانم هۆکارێکی هەرە نازانم ئێستا گوێ لە دەنگی منە کاک سەردار. بەڵێ ئێستا باشە ئەگەر پێ زەحمەت دووبارەکەی پرسیارەکەت باشە. پرسیارەکەمەوە بوتم هەستی بەرپرسیارەتی دەکرێت یەکێ بێ لە بنەماکانی پەیوەندی خێزانیەکان ڕەنگە هەندێک جار لە نێوان هاوسەراندا یاخود لە نێوان خوشک و براکان داوانی کە گەورەن هەستی بەرپرسیارەتیان نییە بەرامبەر بە یەکتری دەکرێت ئەمە کاریگەری هەبێت لەسەر کەمبوونەوەی پەیوەندی خێزانەکان بڵێ بچووکبوونەوەی پەیوەندی خێزانەکان و بە پێچەوانەوە؟ زۆر ڕاستە یعنی یەکێک لە بنەما گرنگەکانی خێزان بۆ نمونە تێکەڵکردنێکە یان هاوبەشیکردنە لە نێوان خۆشەویستی و بەرپرسیارەتی. بۆ نمونە هەرێک لەو تاکانە ئەگەر نەیتوانی وەکو پێویست جا چ داک بوو چ باوک بوو چ کوڕ بوو کچ بوو وەکو پێویست لایانی خۆشەویستی سۆز و خۆشەویستی خۆی بەرامبەر هەرێکیان دەرببڕێ خەلەل دروستە بێ لە هەمان کاتدا بەرپرسیارەتیش هەمان شتە. بۆ نمونە ئەگەر باوکێک نەیتوانی بژێوی ژیانی منداڵەکانی وەکو پێویست دابیم بکانیان ئەوە تێ خۆی ماندوو نەکریان ئەوە تێ هەوڵی نەدا کە بژێوی ژیانی منداڵەکانی دابیم بکات کەواتە خەلەل دروستە بێ لە ڕووی مادیەوە. یعنی قسەیەکی کورداوەریش هەیە دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەوە یەک لە خاڵەکان. ئەگەر ئافرەتێکیش کەم تەرخەمی هەبوو لە پێدانی سۆز و خۆشەویستی بە هاوسەرەکەی بە منداڵەکانی بە کوڕەکەی بە کچەکەی دیسان خەلەل دروستە بێ یان لە پێدانی هەستی بەرپرسیارەتی وەکو پێویست هەر نەستا بە ئەرکەکانی وەکو ئەوەی کە بۆ منە پێویستە لەسەر دایک لەگەڵ ئەو پەرڕێزم بوێڕای ماندووبوون لە دەرەوە بەڵام خواردنێکی باش بۆ منداڵەکانی حاضر کە ئامادە بکە کاتێک کە ئافرەتێک یان خێزانێک بە بەردەوامی نانی دیلیڤەری لە بۆ هاتو خواردنی دیلیڤەری لە بۆ هاتو خێزانەکە یان ئافرەتەکە نەیتوانێت وەکو پێویست ئەرکانی خۆی جێبەجێکە دیسان خەلەل دروستە بێ. لەسەر کوڕش پێویستە بۆ لە مەسەلەی خوێندنە بەرپرسیارەتی بخاتە ئەستۆی خۆی مەسەلەی کارکردنە دیسان کچیش هەروایە. ئەگەر پێم وایە هەرێک لەو تاکانە وەکو باسم کرد بنەمای خێزان لەسەر بنەمای بۆ نمونە هاوبەشی خۆشەویستی و بەرپرسیارەتیە ئەگەر خەلەل دروست بوو خەلەل لەو خێزان دروستە بێ کە پێم وایە وەکو پێویست لەوانەیە نەتوانن یەکان گیر بن و پاڵپشت یەکدی بن. بڕابکە چنوورخان هەموو ئەو ئافرەتانەی کە بۆ نمونە ئازان و ئازادن دڵنیارە پاڵپشتێکی خێزانیان هەیە ئەگەر پاڵپشتێکی خێزانی نەبیتن وەکو پێویست سەرکەوتو نابی لە ژیانی خۆی و هەموو ئافرەتانەی کە پەنادە بنە بۆ نمونە کاتێک بەداخەوە لا دەدەن یان لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە شتێکی نامە و ناشیرن دەکەن بڕابکە لەلایانی خێزانیەوە نەقسیان هەیە لە بەتایبەتی مەسەلەی خۆشەویستی مەسەلەی ڕێز مەسەلەی بۆ نمونە باوەش پێداگرتن چونکە بەڕاستی زۆر کەسمان بینیوە کاتێک کە لێی دەپرسین هۆکاری ئەو بەدڕەفتاریەت چ بوو یعنی بڕابکە سەتانەوەحەتی خێزانەکەیتی کە نە پاڵپشتی کردووە بێت گەلوێک کە پاڵپشتی نەکردووە بۆتە ئەرقەڵەش لە بەردەمی بۆیە کە گرنگە بەتایبەتی خێزان دایک و باوەک یعنی برا پاڵپشتی خوشکانیان بکەن لۆی کە بتوانن خوشکێکی ئاسا و جەری و تاکێکی باش لە بە کۆمەلگا دروست بکەن کە بەداخۆ من باس لە ئافرەتەکەم چونکە بە حکم ئەوەی ڕەنگە زۆربەی فۆکسەکەمان لەسەر کچانمان بێت کە وەکو پێویست
ئازادیان نەدراوەتیان وەکو پێویست پاڵپشتی نەکراون. دەست خۆش کاک سەردار کاتمان نەماوە ئەگەر بە کورتیش بێ پێم خۆشە ئاماژەیەک لەسەر کاریگەریەکانی پێشکەوتنی تەکنەلۆژیا و ڕاگەیاندنەکانیش لەگەڵیدا چی کاریگەریەکی هەیە لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نێوان ئەندامانی خێزان یان بەگشتی چی کاریگەریەکی هەیە لەسەر پەیوەندیە خێزانەکان ئەگەر بە کورتی بێ من سواس دەکەم. هەڵبەت بە کورتی ناکرێت سوسیال میدیا کاریگەرێکی زۆری لەسەر خێزانەکان داناوە وەک دەگوترێ بەداخەوە سوسیال میدیا جیهانی وەکو گوندێک لێکردوتەوە بەڵام ماڵەکانمانی وەکو جیهانێک گەورە کردووە. ئەگەر تەماشا بکەین لە ئێستادا بەداخەوە سوسیال میدیا کاریگەرێکی زۆر خراپی لەسەر خێزانەکان دروست کردووە بە حکومی ئەوەی کە بۆ نمونە ئەگەر پێناسەی خێزان بکەن ئەوان ئەو کەسانن کە لەژێر یەک بۆ نمونە سەقف دادنیشن لەژێر یەک سەقف کۆ دەبنەوە بەڵام لە ئێستادا ئایا وایە نەخێر تەماشا دەکەین باوکەکە کاتێک کە دێتەوە ماڵەوە ماندی و هیلاکە لە دەرێ بەڵام ڕێکسەر مۆبایلەکەی بەکاردێن و سەری دێتە سەر مۆبایلەکەی دایکەکە زۆربەی کات بە سناپچاتەوە خەریکە منداڵەکان دیسان لە ژووری خۆیانن و خەریکی بەکارهێنانی سوسیال میدیان یان ئەوە خەریکی یاریکردنن بەداخەوە سوسیال میدیا کاریگەرێکی زۆر خراپی کردیوە ئەگەر بە شێوەیەکی تەندروست بەکارنەهێنرێ ینی لەو ڕۆژانە کاتێک کە باوکێک لێی پرسیم گوتی مامۆستا پێم خۆشە قسێک لەگەڵ بکەم من شتێک دەکەم لەگەڵ منداڵەکانم بزانم باشە یان باش نییە. تەوعان مام حاجی محەممەدی مینە نزیک ماڵی خۆمان گوتم بڵێ مام حاجی فەرموو گوتی وەڵای من دوای سەعات 11 بۆ نمونە ئەو پلاچی کارەبای ئینتەرنێتەکان بەتەواوەتی دەگوژێنمەوە منداڵەکان وا دەکەم کە دوای سەعات 11 هەرگیز سوسیال میدیا بەکارنێنن کۆ بەڕایەت و باشە یان خراپە گوتم وەڵای مام حاجی باشترین ئیشەکەی کە ئەوە زۆر گرنگە بە تایبەتی دانانی کات و ینی نەکرێ بۆ منداڵەکان لە بۆ خۆشمان بەڕاستیەکەی چکۆ بە خۆشمان زۆربەی کات خزاوی لە تەزناو سوسیال میدیا و بەداخەوە بە شێوەیەکی هەڕەمەچی و کاتێکی زۆری تێدا سەرف دەکەن کەوای کردووە پەیوەندی خێزانەکانمان لە چارچەوەی یەک خێزان و پەیوەندی کۆمەڵاتەکانمان لە چارچەوەی دایک و باوک و خوشک و برا لاواز بیتن. دەستەکانی خۆش بێ کاک سەردار زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ تەواوی ڕێنمایی و ڕوونکردنەوەکانت سپاس بۆ سەردارەتیف کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی و ئەندامی لیژنەی هێشتەوەی لە دادگای هەولێر و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادە بووی سپاس بۆ بەشداریکردنت بەو هیوایی کە توانی بێتمان تەوەرەکانی ئەمڕۆ بڕکۆ بابەتەکانی ئەمڕۆ سوودێکمان گەیاندبێت بە ئێوەی ئازیز و خۆشەویست چ لە تەوەری یەکەمیانە باسە تەمەندرێژی و هۆکارەکانی تەمەندرێژیمان کرد و یەکێک لە هۆکارەکانی تەمەندرێژی بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکانەوەتە پەیوەندی کۆمەڵاتیەکان کاریگەری هەیە لەسەر تەمەندرێژی واتە هەردوو تەوەرەکەمان دەکرێت بڵین تاواکەری یەکتری بوون بۆ هیوای توانی بێتمان سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین هەتا سبەینی و لە هەمان کاتدا بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان هەمیشە تەندروست بن خواتان لەگەڵ.